پێدانی ئۆتۆمبیلە بە شێوازی قیست بە مامۆسایانی هەرێمی کوردستان. با بزانین مەرج و ڕێنماییەکان چین، ئەم گرێبەستە چۆن کراوە، تا چەند لە بەرژەوەندی مامۆستایە، تا چەند تایبەتمەندی جیاوازی تایە لە وڵاتی یاسایی، تا چەندە ینی مامۆستایەک هەست بە زەمان و ئەمان و بەواکە کە نەخەڵەتەوە لەم گرێبەستەیە و بەڵکو لە قازانجێتی کە ئۆتۆمبیلە بە قیست بێنێ. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد کە بەڕێزیان جێگیری سەرۆکیەکێتی مامۆسایانی کوردستانن. مامۆستا سڵاو لێ بە بەیانیت باش، ئەگەر پێمان بڵێ ناوەڕۆکی گرێبەستەکە چۆن ئەم گرێبەستە چۆن کراوە؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە هەموو بینەران و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش. هیوادارم بەرەو نەورۆزێکی خۆش و بەهارەکی گەشاوە بڕۆین هەموو لایەکمان. ئەوەی کە کراوە پێم وابێ ئەمە نوێ نییە، ینی بە ئەمە درێژکراوەی لێک تێگەیشتنێکی کۆنە کە لەگەڵ کۆمپانیای جیهان هەبوو بۆ سیارەوە بۆ ئەو بابەتانەی تر کە پەیوەستن بە سیارە و بە خزمەت گوزاری و بەوانەوە. ئەوەی تازەش کراوە وەکو گوتم ئەمە درێژکراوەی ئەو گرێبەستەیە کە لەگەڵ کۆمپانیای بازگر کراوە بۆ دابینکردنی سیارە بە شێوەی قست بۆ مامۆسایانی بەڕێزی کوردستان هەرێمی کوردستان. دیارە لە چوارچێوەی ئەو لێک تێگەیشتنە چەند ئۆفرێک بۆ مامۆستایان دیاری کراوە ڕەخساوە بۆ ئەوی لێوە بەهرەمەند بن. ئێمە ئەوەندەی پێمان بکرێ ئەوەندەی هەوڵشمان داوە باشترین ئۆفەر بۆ مامۆستایان ڕەخسێنین کە ئومێد دەکەم بەشێک لە مامۆستایان چکەمە بەڕاستی دیاری کراوە، بەشێک لە مامۆستایان مەبەست لەم قۆناغا دیاری کراوە، بەشێک لە مامۆستایان لێوە بەهرەمەند بن. باشە مامۆستا ئەگەر باز لە ئەو بکە ئێستا دەوترێ ئەو کۆمپانیایی کە گرێبەستی لەگەڵ کراوە، یعنی ئۆتۆمبیلەکانی ئۆتۆمبیلی سینین، ئۆتۆمبیلی وڵاتی چاینان، ڕاستی ئێستا لە هەرێمی کوردستانە لەم ئۆتۆمبیلانە زۆرە، بەڵام دەوترێ ئەم بۆ ئۆتۆمبیلی تری نەگرتوتەوە، ینی بۆ هەرم چۆرە ئۆتۆمبیلە ئەنجە پرسیارێکی زۆر گرنگ کاکرێ دەوترێت بەدەر لە مامۆستاش هەموو کەس دەتوانێت بچێ بەو گرێبەستی کە مامۆسایان باسیەکەن بەم گرێبەستە هەموو کەس دەتوانێت بچێ کە ئۆتۆمبیل بە قست بێنێ. یعنی جیاوازیم گرێبەستیەوە لەگەڵ هاوڵاتی یاساییە لەگەڵ فەرمانبەرێکی یاساییە چییە؟ سوپاس بۆ ئەو پرسیاری مامۆستایان لەو بارەوە. جارێ لە سەرەتا ڕاستە ئێستا زۆری سیارە زۆرن لە هەرێمی کوردستان و کۆمپانیاش زۆرە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی بەلای ئێمەوە گرنگە کۆمپانیاک بێ کە جێگەی باوەڕ بێ، جێگەی متمانە بێ و ناوبانجی بەباشی ڕۆیشت بێ. ئێمە هەمیشە بەدوای ئەوە بین، چونکە تۆ هەر گرێبەستێک بکەیان هەر لێک تێگەیشتنەک ئەنجام بدەیت دەبێ بەرپرسیاربی لە بەرەنجامەکەی، یانیان لە لێکەوتەکانی. بۆیە ئەمە هەستیارە تۆ دەبێت مامەڵە لەگەڵ لایەنێک بکەی کە جێگەی متمانە بێ. ڕاستە سیارەکان سینین ئەوەی ئێستا هەیە، لە ڕابردوودا بۆ توێتە و پرادۆ و سیارانە بوو، بەڵام هەموو لایەک دەزانن جۆرە سیارانە نرخیان زۆر گرانە، ئەمە ڕەنگە بە هەموو مامۆسایەک نەکرێتن، یانی و نەتوانێت بەردەستی بکات یان نەتوانێت مامەڵی پێوە بکات بیکڕێت. بەڵام ئەو جۆرە سیارانی ئێستا هەن کە سینین ڕاستە لە جۆری جیلین و ئەوانیش چەند جۆرێکیان هەیە، تەنها یەک جۆر نییە، ینی کۆمەڵک سیارەی ئەو جۆرە هەیە و هەر یەکە مواصفاتی تایبەتی خۆیە. ئەوەی کە دەوترێت ئەمە جیاوازی نییە لەگەڵ خەڵکی تریان کە بچن گرێبەست بکەن. ئێمە ئەو لێک تێگەشتنی کە کردومانە بەپێی ئەو لێک تێگەشتنە چەند ئۆفەرێک هەیە بۆ مامۆستایان کە دەڕەخسێت لە چوارچێوەی ئەو لێک تێگەیشتنە. ئەوانش بریتێ لەوەی کە نرخەکەی وا دیاریکراوە کە لەگەڵ خەڵکی تر کە ئەوەی بە پشتیوانی یەکێتی مامۆستایان دەچێت جیاواز بێت، نەختێک هەرزانتر بێت و ئەو ئۆفەرەی بانقی قەرزی بانقی لەبری ئەوەی دەفتەرێک دۆلار بێت 2 دەفتەر دۆلارە بۆ مامۆستایان و لە هەمان کاتیشدا خزمەت گوزاریەکانیش ینی بەشێک لە سیارەکان بەتایبەتیوانی مۆدیل 23 5 ساڵ بێت و ئەوەی تریژ مۆدیل 21وانە 3 ساڵ بێت، دواتە ئەوانە کۆمەڵک تایبەتمەندی هەیە بۆ مامۆستایان. بەڵام ئەو مانایەوە نیە ئێمە لە هەموو ئەوانە کارڕازی بن، چونکە ئێمە بەخۆشمان
ڕۆژانە کە قسەی مامۆسایانمان لۆ دێ تێبینی تازەمان بۆ دروستە بێ ئەکییت بە دوای ئەو تێبینیانەدا دەچین و هەوڵی ئەوە دەدەین ئەوەی کە لە چوارچێوەی لێک تێگەیشتەکەی کراوە پێداچوونی و پێدا بکەین چونکە ئەمە وا ئەو لێک تێگەشتنەوان کردووە کە ئۆفرێک بێت تایبەت بێ بۆ مامۆسایان و بۆ ئەندامان یەکێتی مامۆستانی کوردستان. باشە مامۆسایەکێکتر لەو تێبینیانەی دەوترێت دەزانی نرخی دۆلار لە بەرزی و نزمیە ینی کەس گرنتیەوە ناکە سبەی نرخی دۆلار چۆنە لەبەر ئەوە ئەم مامەڵەیە بۆ هەوڵ نەدرا ینی نرخی دۆلار دیاری بکرێت بە نرخی بانکی یان بە نرخی بانک یان بە دیناری عراقی بێگرێ بەستەکە بۆی مامۆسایان زەرمەند نەبن چونکە بەهای دینار دابەزێ هەموو مامۆسایەک لە گرێ بەستەکە زەرمەند دەبێت بۆ بە دیناری عراقی نەکراوە. خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستان نەریتێک باوە یان وای لێ هاتووەمە بوویتە ڕیسای بوویتە قاعیدەک لە هەرێمی کوردستان کە هەرچی مامەڵە هەیە بە دۆلار کراوە من پێم وابێ ئەمە ئەرچی حکومەتە بەڕاستی ڕیسایەک دەربکات یاسایەک دەربکات یان ڕێنمایەکی تون دەربکە بۆی هەموو کۆمپانیاکان بە کۆمپانی و بەرهێنانیشەوە ئەوانەی لە بواری شقە و ئەو بابەتانەوە بواری باڵەخانەوەوانە کارەکەن و کۆمپانیەکانی تریش هەمیان بە دیناری عێراقی مامەڵەکەن بەڵام تا ئێستا هیچ ڕێنمایەکی لەو شێوەیە دەرنەچوە و خۆشتان دەزانن ینی کۆمپانیاکان قازانجویستن ینی بۆیە هەمیشە لە هەوڵی ئەوەدان قازانج بکەن و کەس نایە ینی هەوڵی ینی زەرەر لەو مامەڵەیە بکە کە دێکاتن بۆیە بە دۆلار ئەو مامەڵیان کردی ئەمە ئەو کاتیش باسمان کرد بەڵام وەختی ئەمە باسی ئەو لە گفتوگۆدا بین لەگەڵ ئەو کۆمپانیایە دۆلار بەردەوام بەرز دەبوو ینی ئەمانی نەبوو ڕۆژانە دەنگۆی ئەوە هەبوو کە بەڵێ دەچێتە ئەوەندە و ئێتر ئەمە وای کردبوو کەەوە هەموو خەڵک دەستی لە سەردڵی بێتن بەڵام خۆشببختانە ئەوە دۆلار ئەوەندە بەرز نەبووە ئێستا لە دەوری بەری 150 ماوەساسیقی لەسەر نییە بەڵێ معلوم نییە نەخێر ئەمانی نییە بەڵام من ئەمە داواکاریی ئێمە لە حکومەت و لەلایەنە پەیوەندیدارەکانە داوەتان لە کۆمپانیاکەشکلی سا ببوورە کەڕاتەگرم کۆمپانیەکان لە بەغدا بە تایبەت ئەوانەی کە تایبەتن بە ئۆتۆمبیل ینی لە بەغدا و چەند کۆمپانیایەکی کەمیش لە هەولێر ڕیان گەیاندووە کە نرخی ئۆتۆمبیلەکانیان بە دیناری عراقی توانێت چی مامەڵیان لەگەڵا بکەی داوەتان لە کۆمپانیا کردو بووی ئەمەتان بۆ بکە ئاخر کێشەکە لەوەدایە کە دەڵێ بە دیناریش دەیشتن بە سعری دۆلار دینارەکە دەشکێنەوە ینی ئەو نایە مەثلەن سەقفێکی یان میچێکی دیاری کرد بێ بڵێ بۆ منە بڵێ کاکە من 150,000 دینار وەردەگرم یا 140,000 دینار وەردەگرم ئەو لە ئەو وەختەی کە پارەکەی عراقی وەردەگرێ بە دۆلار دەیشکێنەوە ینی بە دۆلار بە سعری ڕۆژ دەیشکێنەوە یانی ئەمە کێشەیەکی ترە خۆشمان دەبینین لە بەغدا قرارێک دەرچووە و قرارێکی ڕیاسی دەرچوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە دەبێت هەموو قستی شقە و قستی وەرهێنان و ئەو قستانەی تر بە 132,000 دینار بدرێتن یعنی ما قرارێکی زۆر گرنگە و پێویستە لە هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان قرارشی لەو شێوەیە دەربکات و سعری دۆلار سعری 100 دلاری ئەمریکی جێگیر بکات بەوە کە مامەڵی پێوە بکرێت یعنی ئەمە دەبێتە زمینەیەکی باش بۆ چونە بواری ئەو داواکاریە مامۆسایانەوە کە ڕۆژانە دەیکەن نەکەن لە سیارە لە شوقەکان و لە ڕێکەکانی نیشتە جێبوونیش کە ئێستا نزیکەمە 4 شاری مامۆستایانمان هەیە لە هەرێمی کوردستان ئەمەش کێشەیەکی ترە بۆیە ئەمە بەڕاستی ئەرچی وەکوتمان ئەرچی حکومەتە میچێک دیاری بکە بۆ ئەو نرخەی دۆلار و خەڵک لەسەری بڕواتن ینی ئەو کاتی ئەگەر دۆلاریش بێت ئاساییە تۆ بیدەی بەڵام منیش هاوڕای مامۆستایانم ئەو هەڵکشان و داکشانە گرفتێکی گەورەی دروست کردو بۆ هەموو ئەو مامۆستایانەیە کە قەرزاری یەکەی نیشتە جێبوونن قەرزاری بانقەکانن قەرزاری مۆڵک ئەو بابەتانەی تر کە کەلوپەلان تێدا ڕاکێشاوەوە بە سیارەشەوە تەبێ باشە مامۆستایەکێکتر لەو ڕەخنانەی لە گرێبەستەکەیە دەڵێن زیاتر بۆ بە تەمەنەکانە چونکە ئەبێ سەروی موچەکە و سەروی ملیۆنێک بێ لە حکوومەتیشە ئەوەی کە 10 ساڵە دامەزراوە تەرفیعی نەکردووە موچەکەی لە 4 ملیۆنێکەوە ینی ئەوانە گرێتەوە چی ئەکەن بۆی لە ئایندەیە گرێبەستەکە دەستکاری ئەکرێت لە وڵا خۆی ئەوە گلەیەکی زۆر بەجێ ینی گلەیەکی زۆر ڕەوایە زۆر ماقولیشە چونکە بەشی زۆری ئەوانەی محتاجی سیارەن ئێستا ئەوانن کە
موچیان کەمترە لە ملیۆنێک دینار باعتیبار ئەوانە گەنجن و باعتیبار خزمەتیان کەمەوە هەوڵی ئەوە دەدەن کە وەسایلی هەوات چۆ دابین بکەن هەوڵی دەدەن ناوماڵ دابین بکەن ئەوانە ڕاستەوە قسەیە بەڵام ئێمە لایەنێکین و لایەنی تری ئەو ئیش کۆمپانیا ئێمە بڵێ داوامان کردووە سەقفی ئەو موچێ بێن نەخوارەوە بۆ ئیکەوە مامۆستایان زیاتر بتوانن سوودمەند بن بەڵام کۆمپانیاکە ینی ئەوان وا دەڵێن لە ئێستا ئەمە لەبەرەوەی ناتوانین ئەو بابەتە بکەین چونکە دیارە ئەوان وا پێ دەچێت ژمارەی سیارەکانیان دیاری کراوە بێ وا پێ دەچێت کە لە سەرەتای مامەڵەکەەوە بە هەستیاریەوە مامەڵە بکەن بەڵام ئۆمانەوەنی ئێمە لێرە وەستاوین چونکە ئێمە کە لێکتێگەیشتنەک دەکەین ئەکید دەمانێت زۆربەی مامۆستایانەوە لێوە بەهرەمەند بن بۆیە درێژە بە گفتوگوەکان دەدەین کۆتایی نەهاتووە و هەوڵی ئەوە دەدەین کە ئۆفری باشتر و موچەکە کەمتر بێت و بێتە خواری و لە هەمان کاتە کەفیلەکەش ینی بە شێوەیەکی تر بێت بۆ ئەوی دیسان جارشکەش مامۆستا بتوانێت کە ئەو کەفاەتی لی داواکراوە ئیتر ئاسانتر بتوانێت بەردەستەی بکاتن بەڵێ درێژەی پێ دەدەین و ئەوە مەطلبی ئێمەمانانیشە و بە زۆر بە جددیەوەش وەرمانگرتە و ئیشی لەسەر دەکەین باشە مامۆسا لەبەرەوەی وەکوتێک گرێبەسەکە لە گۆڕانکاری ئاوێ و داواکاری ترتان لەو کۆمپانیای هەیە و کۆمپانیای تریژە گەربیانەوێ بەشدار بن یعنی هەر ڕەنگە کۆمپانیای تر هەبن پێیان خۆش بێوانیش بەشدار بن لە کارێکی وایە چونکە دوولایەنێ ئەم خزمەتە بە مامۆسا ئەم کۆمپانیاکە خۆشیە گەر بۆ نمونە لە 2 مانگا 1000 ئۆتۆمبیل با بە مامۆسایان ینی گرنگ بێ بۆی یەکێک لەو بابەتانەی کە قسەی لەسەرەکرێ ئەو مامۆسایانن کە پابندی ئاینیان هەیە پابندیەکی دینیان هەیە ڕەنگە پیان وە بێ و زیایی کاخرێتە سەری لە بانک حرامە ئێڵێن یەکێتی مامۆسایان سغێک بدۆزێتەوە کە ڕاستەخۆ کۆمپانیا خۆی بەو کارە هەڵبسێ با بڵین بەقیز بیا بە مامۆسایان نەگەوەی لە ڕێگەی بانکەوە بێ بیر لە شتێکی وا کراوەتەوە بە کوردیەوەی کە پێوترێ حیلە شەرعیەک بدۆزرێتەوە ینی هەم بابەتەکە حەڵال بکرێ و بۆی مامۆسایان بەبێ ترسی دینی ئەو کارە بکەن ڕاست خۆی تۆ دەزانیت ئێمە مفتی نین ئەو بابەتە پەیوەندیدارە بە مامۆسایانی ئاینی بەڕێز و شکۆدار ئەوان دەتوانن فەصلی ئەو بابەتە بکەن لە مابینی حەڵال و حرامە بەڵام ئەوەی کە ئێمە بەڕاستی مامەڵەمان خۆشمان بە بەرپرس دەزانین لەو بابەتە چکە ئێمە هەمووشمان باوەڕی ئاینیمان هەیە و هەمووشمان میتر لەسەر ڕیسای ئاینی دەڕۆین بە ئاینە جۆرەکانیشەوە لە هەرێمی کوردستان لەبەرەوە پابندین بەوەی کەوە هەر مامەڵەیەک دەکەین مامەڵەکە بە حەڵالی بێت بە حرامی نەبێت و بۆیە ئێمە کە یەکەم مەرج کە لەگەڵ ئەم کۆمپانیایە لە ڕابردوش کە کردومانە لەگەڵ کۆمپانیای جیهان و ئەوەی ئێستاش کە کراوە و ئەوەی لە داهاتوش ئەکید ینی کۆمپانیای تریشەیە زۆریان پێخۆشە لەگەڵ یەکێتی مامۆستایان مامەڵە بکەن خۆتان زانی یەکێتی مامۆستان ڕێکخراوێکی هاوسەنگە و مێژووی خۆی هەیە و جێگەی باوەڕ و متمانەشە لەبەر ئەوە بەڕاستی ئێمە یەکەم مەرجمان ئەو بکە دەبێت ئەم مامەڵەی کە ئێمە کردومانە لە ئێستاە دەبێت حەڵال بێت ینی نابێت حرام بێت نابێت فایزی بەسەرەوە بێت ئەوە بەڕاستی ئێوانش لەلایەن خوانەوە بە ئێمە ڕاگەاندووە کە و مامەڵەیە مرابحەی تێدایە و حەڵالە حرام نییە چونکە ئەڵێن ئێمە بە قست ئەو سیارە بۆەوەندە دەدەین ینی واتە ناڵێن مەثلەن سیارەکە نرخی ئەوەندە ئێمە لە کاتی کە بە قست دێن ئەوەندە ئیزافەی دەکەین بەڵام بانک 108 دەخاتە سەری پێم وابێ وایە مامۆسا بەڵێ بانک بەڵێ بانک ئەو 108ەکەی دەدات برم پارەکە دەدات وایە ڕاستە بەڵام ئێمە لە کۆمپانیا سیارە دەکڕین ینی لە بانک سیارە ناکڕین ینی بۆیە ئەمە وەکوی کایمە مەرجمان هەبووە کە مەرجەکە دەبێت ئەو کۆنتراکتە یاخود ئەو لێک تێگەیشتە دەبێت حەڵال بێت و ئەکەیت ینی پرسیاری تریشەکەین بۆی باشتر بەرچاومان ڕوو بێت بۆی کەوە شکە بەرپرسین لەو بابەتە و بەرپرسین لە هەردوو دی و لە حرار و حەڵال و حرامیشەوە ئەگەر خوانەخواستە مامۆستایانی بە هەستیاریەوە یان بە دوو دڵیەوە مامەلەی لەگەڵ بکاتن مامۆسایان سەرپشکن لەوەی کە چوونە ئەو کۆمپانیایی کە دیاری کراوە چی ئۆتۆمبیلێکیان بوێ هەڵی بگرن بە قست یانەوەی دیاری کراوە بە دڵنیاییەوە چەند زۆرێکی دیاری کراوە کە چەند زۆرێکی دیاری کراوە هەر لە ئەو جۆرە سیارەی کە پێی دەڵێن جیلی بەڵام کۆمەڵک چەند زۆرێکی هەیە یانی یەک زۆر سیارە نییە یەک زۆر
نییە هەیە مەتەلەن نرخەکەی زۆرترا هەیە نرخەکەی مام ناوەنجی نرخی کەمترا هەیە جۆری سیارەکە ینی دیاری کراوە لە سوارچەوەی ئەو کۆمپانیایی کە ئێستا ئێمە لێک تێگەیشتمان لەگەڵی کردووە واتە مامۆستا ئیزبار ناکرێ یان ناچار ناکرێ بۆەوەی کە ئەو جۆرە سیارەیان دیاری کردو تۆ دەتوانانی بچیت لە چوارچەوەی ئەو جۆرانەی کە فراهەم کراوە تۆ دەتوانێت چێکیان هەڵبژێری ئیتر هەر یەکێک تۆ بەدڵ بێت یان دەتوانانی ترای پێ بکەیت دەتوانانی سەیری پێ دەتوانی بڵێ دەست و خۆش بێ دوا پرسیارمەوەیە مامۆسایانی کوردستان هەمویان شمولی ئەم گرێبەستە دەکەن یعنی مامۆسا لە هەر شار و شارێک بێ ئەتوانێت بەشدار بێ خۆی ئەوەش گرفتێکی ترە بەڕاستی لە چوارچەوە لێک تێگەیشتنی کە هەیە کە ئێمە بە تەواوی یعنی لی ڕازینین ینی و لە هەوڵی ئەوەدا دەبین کە ینی لێک تێگەیشتەکە فراوانتر بکەین چکە لە ئێستاە وەکو سەرەتا مامۆسایانی سنووری لقی هەولێری و سنووری لقی سلێمانی سنووری لقی دهۆک دەتوانن ینی لەو ئەو گرێبەستانە بکەن یاخودە سیارەنە بکڕن لە ئەو کۆمپانیا بەڵام ئێمە ڕازینین بەڕاستی و پێشمان وایە باقی مامۆستایانی تری لە سنووری لەقانی تر لە کەرکک لە گەرمیان و لە ئاکرێ لە سۆران لە ڕاپەڕین لە کۆی لە هەموو ئەو شوێنانە مادام قسەکە لەسەر موچەی مامۆستایە ئیتر پێویست دەکات یعنی دەبێت جیەکەی ئللا مەتەلەن دیاریکراوە بێ بۆیە ئەم گفتوگۆیە درێژەی دەبێت تاوەکو بتوانین زۆرترین مامۆستا و لێوە بەهرەمەند بنیانێ ئەمە وەکو گوتم ئەمە نهایەتی ڕێگاکە نیە نهایەتی گرێبەستەکە و لێک تێگەیشتەکە نیە و دەکرێت ئەمە فراوانتری بکەین بەڵام خۆ دەزانی هەر شتێک کە لە سەرەتاکەی دەکرێت بە جۆرێک لە هەستیاری و مامەڵی لەگەڵ دەکرێتن و دەبێت هەموو لایەک بەرچاویان ڕوون بێ و ئێمەش بەردەوام قسەی مامۆستایان وەرەگرین گوێ لە ڕای مامۆستایان ڕدەگرین ئەوەی لە لای مامۆستایانەوە بۆ ئێمە بێ دەبێتە دەستپێک یان دەبێتە سەرەتایەک بۆ جارش کە دەستپێکردنەوەی گفتوگۆ و هەوڵی ئەوە بدرێکە باشترین زمینە فراهم بکرێتن بۆ بوار و بابەتە بێگومان مامۆستا و پرسیارانشی کە من کردمەرە و سەرنج و تێبینیانەیە کە مامۆسایان پێیان ڕاگەیاندوین کە بە ئێوە بڵین بە هیوایەوەی کە جێگەی بکەنەوە لە دانیشتەکانتان لایەندە لەگەڵ کۆمپانیاکانە زۆر بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد جێگیری سەرۆکیەکێتی مامۆسایانی کوردستان سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت